زۆر لە مامۆستایان فەرمانبەرانی ناڕازی بایکۆتیان ڕاگەیاندووە و لە ئێستادا مۆزوعی گەڕانەوەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆ بەغداد تا چەند مۆزوعێکی جددی دەتوانێت کۆتایی بەو کێشە بێنێت کە موچەخۆرانیانە؟ ئێمە لە نزیکەوە ئاگادار بووین، مامۆستایان جودێکی زۆر باشیان کرد کە خۆیان سەرەتا پرۆژەکەیان بر بە تەنیا، بەڵام من پێم وایە ئەو پرۆژە تا ڕادەیەک لەبار چوو یا گرفتی بۆ دروست کرا، چونکە ئەم بابەتە هیچ ڕەبتی بە سەرۆکوەزیرانی عێراقەوە نییە، دەبوو ورد لە پەرلەمان ئیشی لەسەر بکرایە، لە هەمواری قانونی بودجەی 2024 جێگەی کرایەتەوە. ئەمەنە لە سەلاحیەتی سەرۆکوەزیرانی عێراقانە ئەتوانێت هیچ قەرارێکی لەبارەوە بدات، چونکە خۆمان ئاگامان لێبوو سەرۆکوەزیرانی عێراق سوڵتەی ئەوەی نەبوو قەرزیش داتە هەرێم، تاوەکو ئەو دۆخە تەداخلی دەولی و ئەم بابەتانە دروست بوو. ئەوەی کە هەیە لە ئێسادا عێراق 200 ملیارد دیناری ترە نێرێ، بەڵام لەبەر ئەو دوو ئیدارەی کە هەیە ڕەنگە ئەمە گرنگ پێ دواخستنی ئەم جارەی موچە هۆکارەکەی چی بوو، خۆ بەغا 700 ملیارد دینارەکەی نرد، دەبوو ئیدارەی هەولێر زۆنی زرد 125 ملیارد تەرخان کە، زۆنی سەوز تقریبا 95 ملیارێک تەرخان کە، تەرخانیان نەکردووە بە بیانووی نەبوونی داهات لە کاتێکا بە 2 مانگ داهاتی ناوخۆ 640 ملیارد دینار بووە. ئێستا عێراق ئامادەکاریەکە لە 7-8 مانگە بەشێکی تری پارەکە بنێرێ، بەڵام بەهۆی دیسانەوە ئەگەری ئەوە هەیە ئەمان نیانوێ بە ئاسانی دەست بن بۆ داهاتی ناوخۆ، دابشکردنی موچەیەکی تر سەر لە نوێ دوا بکەوێتەوە. ئەمان ئەوەی کە هەیە عێراق بەنیازە 200 ملیارد دیناری تر بنێرێ بۆ بەناوی مانگی 10-11، ئەمان ئەبێت تەواوکاریەکەی بدەن. تا ئێستا هیچ پلانێکیان نییە دوای ئەوە چیەکەن، دوای ئەوە بەداهاتی ناوخۆیکەن خاڵێکی ترکە گرنگە و هیچ کەس نەهێزە سیاسیەکان نەوەزیری قسەی لەسەر ناکە. ئەوەیە لە 25 سێوە هەرێمی کوردستان خۆی کەم تا زۆر بە تەنکەر بە پاڵاوتر نەوتی خامە فرۆشکەیە و لە مانگی پێشووە گەر بە نمونەوەرگری نزیکەی 5 ملیۆن بەرمیل نەوت بووە، هیچ حساباتێکی نییە داهاتی ئەمە چەند بووە. من ئەزانم کە فرۆشاوە چۆتە ئارتی بانک و باکی کوردستانی ئەهلی، داهاتی ئەمە چەند بووە، بۆ کێ سەرف کراوە، چۆن بووە، چەندێکی بۆ شەریکات بووە، بەڵام هیچ بڕەپارێکی بەشدار نەبووە لە بنکە، بەشداریش نەبووە لە پرۆژە خزمەت گوزارەکان، کەس قسە لەسەر ئەم بابەتە ناکە. کاکالی ببوورە هەنادی نەوت بڕیارە دەست پێ بکاتەوە، حکومەتی تووشیاڵە ڕەتامەندی دەست پێ بکاتەوە، ئەمە ئەگەر دەست پێ بکات هەنادی نەوتی هەرێم خۆی خەلەلێکی هەرێم باشتر نابێت، خۆی خەلەلێکی زۆر گەورەی تایە کاک پشتیوان. خەلەلەکە ئەوەیە ئێمە و کاتش لە قانونی بودجا وتمانوتمان بڵێن هەرێم کۆی نەوت تەسلیمەکە، مەڵێن 400,000 تەسلیمەکە، هەرێم ئێستا ناتوانێت 400 تەسلیمکە لەبەرەوەی بەشێکی زۆری شەریکەکان وەستاون. ئێستا حالیان ڕۆژانە هاتووە بۆ نزیکەی 210-15 ئەوە نە، ئەبێ بچێتەوە 400 دەگەرنا بە ئەندازەی ئەو بڕە لە پشتی هەرێمی کوردستان کەمەکرێتەوە. ئەمە گرفتێکی گەورەیە، من پێم وانییە ئاسان بێت، چونکە تورکیا ئەوێ بە هەمان شێوەی پێشوو هەندێک جار کرێی بۆری بۆ هەر بەرمیلێک 40 دۆلار کەوتووە لەسەر هەرێم بۆ 3 کۆمپانیا، چ کۆمپانیای تورکی بێت، چ ڕووسنەفت، چ کار بێ. عێراق ناچێتە ژێرباری ئەمە، دڵنیا بە عێراق ناچێتە ژێرباری ئەمە، ئەمە بێتە گرفتێکی گەورە. وە گرفتێکی تر ئەوەیە لە کۆی خەرجی نەوت جاران لە 156 ڕۆی، واتە لە 156 بۆ شەریکات، لە 144 بۆ حکومەتی هەرێمە ڕۆی. عێراق بەم ڕقەمە ڕازی نییە. عێراق لە ئەخیر گفتوگویانە عێراق و توویەتی من بۆ بەرمیلی 6 دۆلارتانە دەمێ، هەرێمی کوردستان طبعا ئستنتاج هەرێمی کوردستان وتێتی بەلای کەمە 24 دۆلارمان بەرێ. تا ئێستا شانی من پێم وانیە ئەمە بە قانونی نەوت و غاز شارە سەرە بێت، ئایا دەرەچێت دەرناچێت ئەمە دووشتی جیاوازە. ئێستا حکومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی بڕیاریان داوە موچەی فەرمانبەران بکەن بە کاتی بانکی تیێمەکان، بەڵام چۆن لە بانکی جیهان و ئارتی بانکە، واتە ڕەبتی بە هەرێمی کوردستانوێ. ئەو پارەی بۆ نمونە لە بەغداوە نایە بۆ موچەی هەرێمی کوردستان، لە بری بانکەکانی وەزارەتی دارایی ئەدرێ بەو دوو بانکە ئەهلیە، لەبەر ئەم بەرا ڕەنگە نسبەیەکی ڕەمزی وەربگیرێت. ئەگەر نا ئەوەی پرۆژەکەی تر وتم ئەوەی مامۆسایانی ڕازیە بۆە تێک نەدرا، تێک درا، هیوادارم چاکرێتەوە. ئەبووە ئەمە بە نەرمی لە پەرلەمانی عێراق لە لیژنەی دارایی عێراق ئامادەکاری بۆ بکرێت، لە قانونی بودجا بەڕوونی ئاماژەی پێ بدرێت، دواتر تەخسیسی بۆ بکرێت، وە کۆمەڵێک هەنگاوی ئیداری و مالی هەیە. تۆ هیچ ئەمانە نابڕی، ئەڕۆی بۆ سەرۆکوەزیران کە هیچ سەلاحەتێکی سەرۆکوەزیرانی تیانە، ئەیبینن مانگێکی تر، 2 مانگی تر، 3 مانگی تر.
بزان سەرۆکۆی زیان توانێت قەرار لەم بابەتە سەلاحەتی ئەو نییە من پێم وایە شۆیەکی میدیایی بوو بابەتەکەی دوورخستەوە. دەربارەی موچە کاک عەلی چی؟ نرخی کارەبای ستیەکان وەزارەتی قەراری داوە ئەوەی بن قسەم لەگەڵا کردوون موافقەی حکوومەتیشیان بۆ وەرگرتووە کە هەر کیلۆواتێک لە هەولێر 175 لە سلێمانی 156 ببێ بە 100 دینار بەڵام من پێم وایە بەراورد بە واقعی کوردستان زۆر زۆرەکەمە دۆخی موچە بێ و دابەشبوونێکی کۆمەڵایەتیشی تیا چونکە بۆ نمونە گەر زستان وەرگرین ئێستا لە زستانە کۆمەڵی خەڵکن 24 ساعت کارەبایان هەیە بەڵام بە 100 دینار. کۆمەڵێک خەڵکی تریشان 6 بۆ 8 ساعت کارەبانێ بەڵام بەهشدە بە 24 یعنی ئەمە بێ بکرێت بە یەک سیستەمی کە گوزارانی خەڵک ڕەچاو بکرێت پێم وایە باش انتخابنەوە بارودۆخ کوردستان لە سای ئەم حکومڕانیە کە ئێستا فەراغێکی یاساییتەوە نە پەرلەمان هەیە نە هیچ مؤسسەیەکی شەرعی نەماوە لە کوردستانە ڕۆژ بە ڕۆژ لاواسترە بێت. عێراق یاسایەکی قەراری